کەمتر لە 2 مانگ ماوە لە پێش سەرکردایەتی سیاسی کورد و لیژنە باڵاکەی ڕیفراندۆم بۆ ئەو ڕۆژەی کە دەستنیشانیان کردووە بۆ ئەنجامدانی پرسە چارەنووس و سازەکە. دانیشتوانی ناوچە دابڕینراوەکانیش دەڵێن تا ئێستا هیچ ئامادەکاریەک بەدی ناکەن بۆ ئەو پرسە و لیژنەکەیش هەنگاوێکی نەناوە بۆ ئەوەی زەمینەیەک بڕەخسێنێت سەردانی ناوەند و وڵاتانی دەوروبەر بکەن بۆ بەدەستێنانی پشتیوانی. بەڕاستی من لام سێرە کە پرچی گرنگ وەکو پرسی ڕفراندۆم کە چارەنووسسازە بۆ ملەتەکەمان هیچ ئامادەکاریەک بۆی نەکراوە لەلایەن سەرکردایەتی خۆمانەوە. بۆ نمونە سەردانی بەغدایان نەکردووە. خۆی من بزانم نەچووە بۆ بەغا ئەم تەرحە بکات و بەغاش زۆر گرنگە چوون بۆ بەغا وەکو بۆ ناوچە داوراکان جگە لەوەیشە لە هەموو بواری زیاتر و لە هەموو چیتی زیاتر پەرلەمان کوردستان بەس لە ڕێگای پەرلەمان کوردستانەوە ئەم کارانە بکرێت و ئەم ڕێفاندرۆ ڕێک بکەوێ. هیچ وەفدێکی سەردان نە بەغدای کردووە نە ئەو ناوچە دابڕانەکان کرد بۆ ئەوەی بزانن ئجراعاتەکانی چۆنە و زۆر سستە ئەو وەفدە دەبێت پەلە بکەن بۆ بە ئجراعاتەکانی بۆ ئەوەی ئامادە بن چۆن ڕفراندۆم لەم ناوچانە بکرێتن لە 25 چاودێرێکی سیاسیش دەڵێت تا ئێستا جوڵەیەکی جدیانە نییە بۆ ئامادەکاریەکانی ئەو پرسە چارەنووسسازە و هێشتا باڵاترین دەسەڵاتی یاسادانان پەک خراوە لە کوردستان. هیچ کەسێک هیچ گەلێک لە وڵاتانە نییە داوای ئەوە نەکە مافی خۆی چارەسەری مافی خۆی بکات، بەڵام ئێستا تاکو ئێستا هیچ وەفدێک هیچ دانوستانێک نییە جددی بێت و ئێمەش وردە بەرەو بەرواری ڕفراندۆم دەڕۆین نزیکەوە بووە، بەڵام سەیرەکەین تاکو ئێستا هیچ گفتوگۆیەک نییە، هیچ ئامادەکاریەک نییە بۆ ڕفراندۆم بۆ ڕاپرسێکی گەورەیە، ڕاپرسێکی چارەنووس سازە بۆ ملەتی کورد. من بەوە سەیرەکەم تاکو ئێستا جوڵەیەکی جدیانە ماردنی وەفد گفتوگۆ لەگەڵ بەغدای لەگەڵ وڵاتان دراوسەیە تاکو ئێستا هیچ ئەنجام نەدراوە. 25 سپتەمبەر ئەو ڕۆژەیە کە دەستنیشان کراوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم. ئەمە لە کاتێکدایە لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان نەگەیشتوونەتە ڕێکەوتن و هێشتا پەرلەمانی کوردستان پەک خراوە. لەلایەکی تریشەوە تا ئێستا هیچ پشتیوانێکی نێودەوڵەتی و ئیقلیمی وەرنەگیراوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم. بەڕای چاودێران دەبێت سەرکردایەتی سیاسی کورد زیاتر خۆی بۆ ئەو پرسە چارەنووسسازە ئامادە بکات و هەنگاوی جدیانە بنێت بۆ ئەوەی کوردستانی باشوور نەگەڕێتەوە بازنەی یەکەم کە بەر لە 100 ساڵ بەسێری سەپێنرا. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.